لە مەرکەزی یەکێکە لە سیماکانی بەڕێوەبردن لەسەر ئاستی جیهان بەتایبەت لە وڵاتە پێشکەوتوەکاندا. بەتایبەت لە کۆتایی سەدەی ڕابردوو وڵاتانی پێشکەوتوو زیاتر گرنگیان بەم سیستەمەدا. هەندێک لە حکوومەتەکان بۆ کەمکردنەوەی فشارە ئیداری و ئابوووریەکان لەسەر خۆیان و گەیاندنی خزمەتگوزاریەکان بە باشترین کوالیتی بۆ هاوڵاتیان پشتیوانی ئەو سیستەمە نوێ دەکەن. لەو چوارچێوەیەشدا دەسەڵاتی دارایی و بەڕێوەبردنیان بۆ هەرێم و ویلایەتە و پارێزگا و یەکە ئیدارەکانی تر شۆڕ کردوێتەوە. لە دەستوری نوێی عێراقدا بەڕوونی باز لە لامەرکەزی کراوە. لە دەواازەی پێنجەمدا لە ژێرناوی هەرێمەکان لە مادەی 116 سەبارەت بە لامەرکەزی دەڵێت سیستمێکی ئیداری ناوەندیە لە چوارچێوەی عێراق و هەرێم و پارێزگاکاندا. لە مادەی 190دا دەڵێت مافی هەموو پارێزگایەکە هەرێمی تایبەت بە خۆی پێک بهێنێت. ئەویش بە پشت بەستن بە ئەنجامدانی ڕاپرسێکی گشتگیر کە هاوڵاتیانی پارێزگاکە بەشداری تێدا بکەن و ڕایخۆیان لەسەر جێبەجێکردنی ئەو سیستەما دەرببڕن. هەروەک لە مادەی 120 دەستوریشدا هاتووە هەموو هەرێمەکان مافی نووسینەوەی دەستوری تایبەت بە خۆیان هەیە بە مەرجێک پێچەوانەی دەستوری گشتی عێراق نەبێت. سەبارەت بە دەسەڵاتەکانی پارێزگاکان لە چوارچێوەی سیستمی لامەرکەزیدا لە مادەی 122 دەستوری عێراقدا هاتووە دەسەڵاتی کارژێڕی و دارایی فراوانیان پێدەدرێت. هەروەک سەرجەمی ئەو دەسەڵاتانەش دەدرێتە ئەنجومەنی پارێزگا. هەمان مادە باز لەوە دەکات سیستمی حکومڕانی لە عێراق پەرلەمانیە و گرنگی دەدات بە شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ یەکە ئیدارەکان لە چوارچێوەی پارێزگا و قەزا و ناحەکان و دروستکردنی یەکەی ئیداری خۆجێی. مادەی 122 باز لەوەش دەکات ئەو پارێزگایانەی لە چوارچێوەی هەرێمێکدان دەتوانن لە چوارچێوەی هەمان هەرێم پەیڕەوی جێبەجێکردنی سیستەمەکە بکەن. لەسەر بنەمای ئەم مادەیەش جێبەجێکردنی سیستمی لامەرکەزی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هیچ گرفتێک بۆ پێگەی حکوومەتی هەرێم و پێگەی لەسەر ئاسی وڵات دروست ناکات. بگرە دەبێتە هۆی بەهێزکردنی زیاتری پێگەی حکوومەت و هەرێمەکە. بەڵام وەک هەمان مادە ئاماژەی بۆ کردووە ئەو پارێزگانی لە چوارچێوەی هەرێمێکدانین جیاوازن و دەتوانن ڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی مامەڵە بکەن. لە مادەی 112 و 113 و 114 دەستور هاتووە کە نەوت و گاز و شوێنەوارە مێژوویەکان و سەرچاوە هاوبەشن لە نێوان حکوومەتی ناوەندی و هەرێم و پارێزگاکان. مادەی 150 دەڵێت لە چوارچێوەی سیستەمی لامەرکەزیدا جگە لەو تایبەتمەندیانی دەستور بە نووسرا و ئاماژەی بۆ کردووە کە لە دەسەڵاتی حکوومەتی ناوەندیدان سەرجەم دەسەڵاتەکانی تر دەگەڕێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان. بەپێی ئەم مادەیەش جگە لەو دەسەڵاتانەی دەستور بۆی دیاری کردووە حکوومەتی ناوەندی ناتوانێت دەست لە کاروباری ئیداری و ئابووری پارێزگاکان وەربدات.